کاکەزەل بۆسە بە یارمەتیت بۆسە تکایە کەم جارجۆ دواتر خاوەنەکەت بکشێنەوە سەکەکانتان بێنە خوارێ بێنە خوارێ ناتوانی بمکوشی کاکەزەل دوای ئەو شتەکان بۆ باز دەکەم ناتوانی لێم دەی چی ماوە زانیم کە هەموو کەسە خراپە منیش خراپ ئێستا تۆ شتێ دەکەی چی ماوە چی ماوە پێویستکە بیزانم هیچ شتێک تۆ لە بنچینەدا هەموو شتێ دەزانی کاکەزەل کاگڕامیز عمەری برد و کردی بە بیان و بۆ بنیادانەوەی دەسەڵاتی خۆی نەک بۆ وەرگرتنی تۆڵەی ئەو دەزانم کاگڕامیز تۆی بەکرێ نەگرتووە بۆ وەرگرتنەوەی تۆڵەی ئەو تۆی بەکرێ گرتووە بۆ ئەوی دژی ئێمە بەکاربێنێ دەزانم کاگڕامیز وەک کوڕی خۆی سەیری تۆی کردووە بەڵام لە بنچینەدا بۆ ئیمڕۆ ئامادەی کردووی لە زیندان پیاوێکی بەهێز دیار بوو بەڵام لە بنچینەدا تاوە بوو هیچ شتێکی نەوا بوو کەمێ پارەی مابوو بەڵام قومارخانەکان لێدەستوو هێز ڕێزداری هەمووی لەدەستدا بوو ئەوەشیان دەزانم کاگڕامیز کە لە زیندان هاتە دەرەوە پەیمانی تۆڵەی وەرگرتنەوەی عومەری جێبەجێ کرد بەڵام تەنها ئەو قازانجی کرد کەمێک سەرمایی دا بە ئێوەش ئەو پارەیەتان بۆ ئەو لەسەر یەکدانا دواتر قومارخانەکانی جەنگیزیشی کڕی ئەوش دەزانی بێگومان بەیەکەوە کردمان یعنی بەیەکەوە کردان بەیەکەوە باشە تۆ چی دەستکەوت بۆی تۆڵە وەرگرتنەوەی عومەرەوە تۆنێک پارەت پێدا قومارخانەکانت پێدا ئوتێلەکەی قەبرست پێدا خانەوەکانت پێدا ئۆتۆمبیلەکانت پێدا کاکەزە تۆ چی دەستکەوت من هیچ شتێکم ناوێت وامەکە کاکەزەر تکایی تر چاوکان بکەوە پیاوێک 20 ساڵ لە زیندان مایەوە لە سایی تۆ بە 6 مانگ هەڵساوە سەر پێ ئەی ئەوانەی ئێوە کردان بەهارتان کوشت بەهار ئێمە خاتو بەهارمان کوشت کاکەزەل تۆ دڵنیای لەوەی دەیڵی کاکەزەل نەکەی زۆر باشە دە تۆ کەمێ بیرکەوە کاکەزەل ئێمە چیمان دەست دەکەوێت لە کوشتنی بەهار هیچ شتێک ئەی کاگڕامی چی دەست دەکەوێت زۆر شت لە هەمووی گرنگتر ئەو کەسانی دەست دەکەوێت کە پڕ بن لە ڕق و چینە دژی کەنعامبەک تاواکو شەڕی خۆی بەو کەسە شەڕەنجەزانە بکە دیسان نەخێر ناتوان هەڵم خەڵەتێنن ئێمە ئەمری تەقاندنی گولەی کوشتنی بەهارمان نەداوە ئەو ناوەی مەبەست بوو خاتو بەهار نەبوو چێ بوو تۆ بووی کاکەزەل مەبەستەکە تۆ بووی بەڵام کاکڕامیز ئێمەشی خستە یاریەوە عاقلی پیاوی دژمنەکانیشی دزی بەڵام ئیترەوە بۆ کژە پیاوی ئێمە نییە کە چاوم پێکەوت تەناکۆتەین بەکارەکەی نێنا گەر ئێمە نەباین ئیمڕۆ تۆی کوشتە بوو وش لەمێشکم بڕۆ دەرەوە دوێنێ شەو بۆسەتان بۆ ئەو پیاوەدانە بۆ وانییە لەکوێ زانی چێ دەیزانی چێ پێیوت چێ هەموو شتێکی ڕێخست نەخێر باوەڕ ناکەم بەداخەوە هاتیە ناو یاریەکە کاکەزەل من لێرە هیچ شتێکت پێ ناڵێم کە نەتزانی بێ هەموو شتێک لە سەرەتاوە وەک گوڵ دیار بوو بەڵام ڕامیس بە شێوەیەک تۆی هێناوە ناو خێزانەکەیەوە بە شێوەیە خۆشەویستی خۆی خستە دڵیتەوە تۆش نەتویست لەم خۆشەویستیە بە دووربی بەڵامی تر بەسە تکا دەکەم چاوەکان بکەوە کاکەزەل لەسەر قسە ژیرەکانی مەمێنەوە لەسەر ڕێبازی کتێبە ئەڕۆزەکانی مەمێنەوە لە پشتە و کتێبانەوە دیوەزمێکەیە کە تا دوا هەناسە مرۆڤ بەکاردێنێ کەنعامبەک بۆی بتوانێت شەڕی لەگەڵ بکە بەداخەوە خۆشی کرد بە دێوەزمەیەک چونکە کاکڕامی زۆر گیانی ئەوی سوتاند وزم پێدەک بە هەموو شتێک تێکەر و پێکەڵ دەکەنوانیە هەموو شتێک پێچەوانە دەکەنەوەوانیە نەخێر هەموو شتێک بە هەموو ڕاستیەکانی و لە پێشتە کاکەزەل ئەوە تا ڕاستی لە پێشتە ئەوە ماوە ڕۆژێک بی سێریکەی ئەگەر ئێمە ڕاست بین ئازاری ئێوە بەکاردێنێ مردنی خاتوو بەهار بەکاردێنێ داوات لێ دەکە یارمەتی ئازاد بدەیت و بەم شێوەیە هەر هەمووتان بەلەو مردن بەڕێ دەکا وەکەوەی هەموو جارێک کردوێتی گرنگەوەیە تۆ لێرێ بڕیاری کردنی چی دەدەی کاکەزەر
با بڕۆین. شتێکی ئاوا بوو کە ئێمە بێ ئەوەی بزانین چی بووە پەرکەوازەی چەندین شوێن. منیش ئەو کاتە تێگەیشتم کچەکەم کە ژیانی دووەم خواحافیزیکردن نییە لە ژیانی یەکەم، بەڵکو خیانەتکردن بووە لە ژیانی یەکەم. ئەو تۆ لە چۆ دیار کەوتی؟ دەتەوێت تووشی بەڵایەکەم بکەی؟ وس سەردار وس. گوێ لە داوای من ناگری؟ پێویستم بە ناسنامەیەک و پاسپۆرتێکی ساختە هەیە. نە پارەم هەیە نە کەس دەناسم ئەو کارانە بکە. هەریمڕۆ بۆمی تەرتیب بکە. هەریمڕۆ ئەیشانی شت بۆ دەهێنم. ئەو کارە چۆن دەکرێ؟ کێ کوشتی، چۆن کردی، لەکوێ، چۆن لێ دەدەن، هەمووی هەر هەمووی دەزانم. گەر ئەیشانم ناسی بێ دەزانم بە دوای چیەوەیە. ئەیشان بۆچی بەڕاکردن بە دوای تۆوە بووە هەموو شتێک؟ تەنها من دەزانم سەردار. بیڵێ یەکەم جار با ڕێککەویت. کاغەزەکانم بۆ دێنی؟ زەنگی ئەرێ کوڕم تۆ کێ دەبێ پیاو؟ ئێستا بەس دەنگ بکەم بەلای کەمی 50 کەس لێرە کۆ دەبیتەوە. هەموو کەسێک وێنەکەی تۆ لە ڕۆژنامە بینیوە، وێنەی قاچاغت. ها؟ کاری تێکردی؟ یەکەم جار ناوەکە، دواتر کاغەزەکان. کەنان بیرکان. کەنان؟ پیاوی کارە؟ یانی ئەو دەوڵەمەندە؟ تەواو؟ ئێستا یارمەتیم دەدەی؟ باشەوە پیاوە زەنگینە چ کارێکی بۆ کتەکەی من هەیە؟ بۆنی پیسایی دەرمەکە سەردار. هیچ کارێکی لەگەڵ کچەکەی تۆ نییە، کاری لەگەڵ ئەزل و ڕامیسە. بەسە تەواو بێ ئەوەی کاغەزەکان بێنی یەک قسەی تر ناکەم. پەیوەندیکە بە هاوڕێکانت، هاوڕێ ساختەچیەکانت. ئەیشان چی دەکەی؟ ئەو شتێ دەتەویست تەرتیبە کچم هەر ئێستا وەرە لە گۆڕستان چاوەڕێت دەکەم. سەردار ئەوە چیت کرد؟ چاکی زوو لێرە بڕۆ. کوڕ تۆ لەبەر چاوی من هەوڵی کوشتنەوەی شەنتدا. ئێستا بەو دوو قسەیە کردت وا دەزانین لە بیرت دەکەم. کوڕەوا مەکەن. هەرنا یەکێکتان وا مەکەن، یەکێکتان یارمەتیم بدەن، کوڕ ئاخر حاڵی من نابینن. دەیەکیتان شتێکم بۆ بکەن. باشە ئێستا شەندێ چ دەڵێ؟ ئەو شتێکت بۆ دەکە؟ نەمتوانێت تۆ لەو هەتیوە بە دوور بگرم ئازەل. تاوانی تۆ نییە خاڵۆ. ئیتر ناشتوانم. گەر کەنعانت دەوێ کەنعان هی تۆیە خوارزە. سوپاست دەکەم. بەڵام پێش ئەوە داواکاریەکم لە تۆ هەیە کچەکەم.
خراپ تۆی بچوو کردەوە تۆڵەی بەهار تۆ وەری دەگریتەوە خوێنی بەهار بە فیرۆ ناڕوە ئەزەل من لە دواوە دەوەستم تۆش هەموو شتێک دەکەی